کچەکان دەبێت کەسێکی جوان هادر بۆ منداڵەکانیان بەڕەخسێنن کە قوتابینە کە ئێستا وەرز تاقیکردنەوەیە بە تایبەت پۆلە 12ەکان وە قوتابی پۆلە 12ەکان جێی بیر لەوە بکاتەوە تەنها ئەم 34 مانگەی تاو دەبێت لە هەموو خوێندن کە و خوێنی ئێستا هەیە. داکو با ببنە هاندەر یا ببنە پشتگیری بۆ قوتابیەوە هەموو کات پاڵ پشتیان بن و گرنگەوەی داکو با ڕۆڵی لەمە کاتە ڕۆڵی قوتابیان ڕۆڵی داکو با ببینێت بۆ نمونە دەتوانین لە ڕۆژیانی تاقیکردنەوەدا داکو باوکان زیاتر پێوەستن بە منداڵەکانی نۆ پێوەستن بە خۆیان یاخود پێوەستن بە تیڤەکان یاخود پێوەستن بە دراماکان. یانێکم بۆ دایک و باوکان ئەوەیە کە کەش و هەوایەکی پەروەردەی دروست کە دروست بکەن بۆ قوتابیەکانیان هاانیان بدەن و لە ماڵەوە ژینگەیەکیان لە بۆ دروست بکەن کە ژینگەیەکی پەروەردەی لەباربی ئارامی قوتابیەکان هەست بە ئارامی خۆیان بکەن، هەست بە ترس و قەلەق و ڕاڕایی نەکەن و وەکو مامۆستاش پێویستە ئارامبی لەگەر قوتابیان ئەو پرسیارانەی کە هینایەتەوە بە شێوەیەکی باش لەبێ ڕوو بکاتەوە بە تایبەتی ترش لە بۆ قوتابیانی پۆلی 12 کە دایک و باوکان ڕۆڵێکی زۆر گرنجیان هەیە لە ئەوەی ئەو قوتابیانە مستەقبەلێکی باش داهاتوێکی باش بۆ خۆیان بنیاد بنن. برایەت عەزیز و خوشکێت گوهدار بخوێنن خودی خانەوەنگو سەرکەڤنا کوردستانەیە پێشکەڤنا کوردستانەیە هەکەنگو خادنگو دێت خوماندی بکەنج دل دێخوێنن دێگەنەمە ئارمانجێت خۆ و چیانگو دوێت خەونێتنگو دێ جیبەجیبن بەس ئەرکێ سەملێ دایک و بابا گەهینە بچکێت خۆ و کچێت خۆ زێدە احتیمال بدەنە سەر خانێ دا بگەنە ئارمانجێت خۆ. دایک و باوکان هەلێک بڕەخسێنە بۆ منداڵەکانیان کە بە شێوازێکی ڕێک و پێک و گونجاو سەعی خۆیان بکەن نەجاعەتی باش بێنن بۆ خوێندن لە سەرکەوتوو بن لە خوێندندا و هەروەها چۆن ئاسانکاری بن کە ئاسانکاری بکەن لە ژیاندا بۆ خوێندن.